لاپەڕا 88 گەیشتمە نیوەی ئەو لاپەڕەیە شیکاری پرسیارەکان. پرسیاری 48 دەزگای پەروەردەیی هەوڵ دەدا بۆ مسۆگەرکردنی بەخشینی خوێندن بۆ لە 180 قوتابیانی سەر بە دەزگاکەی. لە هەفتەی یەکەم ئەو دەزگایە توانی خوێندن ببەخشێ. باش نەنووسرایە ئەوەی ڕاستی بی، من دەوی بەخۆم چاچی کەم هەتا لە پرسیارەکەی بەخۆم تێبگەم لە پرسیارەکەی کە توانی خوێندن ببەخشی، هەرچەندە خوێندنیش بەخۆی مافە، بەخشین نییە، بەڵام لێرە نووسرایە بەخشین. توانی خوێندن ببەخشێ بۆ 20 قوتابی مسۆگەر بکە لە کۆی 24. واتە هەر 24 کەس ئەو دەزگایە توانێ خوێندن دابین بکە لۆ 20 کەس، لە هەر 24 کەس 20 کەس، 20 لە 24 کە قوتابیەکان سەر بە دەزگایەکەنا. پرسیارەکەت چییە؟ ئایا دەزگاکە توانیوێتی ئامانجەکەی خۆی بینیتە دی ئەوە ڕوون بکەوە. دەزگایەکە دەیەوێ لە هەر 100 کەس هیچ نەبی 80 کەس خوێندنیان لۆ دابین بکە. لە هەفتە یەکەم لە کۆی 24 کەس توانی خوێندن دابین بکە لۆ 20 کەس. ئێستا ئەمن دەبی کەرتی 20 لە 24 بەراورد کەم لەگەڵ ڕێژەی 180% بزانم کامە گەورەترە. ئەگەر کەرتی 20 بەسەر 24 گەورەتر بوو یان ئەوەندەی 80 بەسەر 100 بوو، ئەوە باشە. ئەگەر نەیتوانیوە با بچم بزانم کو 20 دابەش 24 20 دابەش 24 بەخۆی ئەوهایە کەرتەکەی دەگۆڕمە ژمارەی دەی بەراوردی دەکەم لەگەڵ 80%. 20 دابەش 24 دەکاتە چەند؟ چونکە 20 گچکێ و 24 گەورەیە دەکاتە 0 فاریزە، 0ەکیش زیاد دەکەم. 200 دابەش 24 دەکاتە 8. 8 جاران 4 32، 8 جاران 2 2 جاران 8 16، 3 19. ئێستا 292 لێ بڕوە، 2 لێ بڕوا دەکا 8، 9 لێ بڕوا 0، لێرەش 2 کە خورد کراوە بووە 1 لێ بڕوا 0. ئێستا ئەمن دەبی 0ەکی زیاد کەم لۆ ئەو 8ەی. 80 دابەش 24 دەکاتە 3، 3 جاران 4 12، 3 جاران 2 6، 1 7، 8 72 لێ بڕوا دەکاتە 8. دیسان 0ەکی زیاد کەم، دیسان 80 دابەش 24 دەکا 3، 3 جاران 24 دیسان دەکا 72، 8 72 لێ بڕوا دەکاتە دیسان دەکاتەوە 8، کەواتە هەتا دێ هەر دەبی ئەمن 3 دانێم کۆتایی نایە. ژمارەی 3 ئەو جۆرە دابەشە دووبارە دەبیتەوە، ئەو جۆرە نییە کە دوایی دێ یان کۆتایی دێ. ئێستا کەرتی چ کەرتێکم هەبوو؟ کەرتی 20 کەس لە 24 کەس بەراوردی دەکەم لەگەڵ کەرتی 80 لە 100، واتە 80 لە 100 ئەوها.
هەشتا لە سەد کو بنووسم وەکو ژمارەی دەی ئەو هادەی نووسم دەکاتە 0.8. ژمارەکەی دیکە 20 لە 24 کردیە چەند؟ کردیە 0.833. 0.833. ئەوەی ڕاستی و پێی ناوێ ئەو سێی بنووسم چونکە من لێرە تەنیا دوو ڕەنووسم هەیە، لێرەش دوو ڕەنووس بەسە، بەڵام ئەگەر نووسیم لێرەش دەتوانم سفرەچی دانێ. ئێستا ئەمن دەبی ئەو دوو کەرتانە بەراورد بکەم، ئەو دوو ژمارە دەیانە ببورن بەراورد بکەم. 0.800 و 0.833 کو بەراورد دەکەم، 0 فارزەکە بەراورد دەکەم وەچی یەکە، هەمیشە لە لای چەپ دەست پێ دەکەم، هەشتەکان وەکو یەکن، بەڵام لێرە 0.3 کە بەراورد دەکەم چونکە سێ گەورەترە، ئیدی دەزانم ئەو کەرتە گەورەترە، واتە ئەو کەرت نییە ببورن، ئەو ژمارە دەیە گەورەترە، واتە ئەو کەرتە 20 لەسەر 24 تۆزە گەورەترە لە 8 لە 100، کەواتە بەڵێ دەستگای پەروەردەیی ئامانجەکەی هێناوەتە دی، چونکە کەرتەکە گەورەترە. ئەگەر بەهات بە کچکەتر بە ئەوە وەکو دەیەویست پلاندانانەکەی 8 لە 100 بوو، کەمتر بە ئەوە نەگەیشت بووە ئامانجەکەی خۆی، کەواتە دەتوانم بنووسم بەڵێ ئامانجەکەی هێناوەتە دی، یان دەتوانم بنووسم 0.833 گەورەترە لە 0.800 یان 8 هیچ جیاوازی نییە، چونکە بە کەیفی خۆم دەتوانم سفری زیاد بکەم لە لای ڕاستی فاریسە. ئەو پرسیارە تەواو بوو. ئێستا دێمە لای بەکارهێنانی پێدراوەکان. خشتەکە بەکاربینە بۆ شیکارکردنی پرسیاری 49 هەتا 51. لێرە ئەمن خشتەکەم هەیە لە لای ڕاست نووسرایە ناوی خوێندکارەکان، لە ناوەندێش نمرەی وانەی بیرکاری، لە لای ڕاست چەپیش نووسرایە نمرەی وانەی زانست. نمرەکانی بیرکاری بە کەرت نووسرایە، نمرەکانی زانست بە ژمارەی دەی. ئەوجە دەچم پرسیارەکەش دەخینمەوە. پرسیارەکان پرسیاری 49 نمرەکانی خەسرۆ لە بیرکاری بنووسە لەسەر شێوەی ژمارەی دەی. ئەوەی ڕاستی بی نازانم لۆ لێرە نووسرایە خەسرۆ، لێرە نووسرایە خسرو، لێرە نووسرایە نەشمیل، لێرە نووسرایە نشمیل. ئایا یەک کەسن؟ پرسیاری 49 نمرەکانی خەسرۆ لە بیرکاری بنووسە لەسەر شێوەی ژمارەی دەی. واتە نمرەی خەسرۆ چەندە لە بیرکاری لەسەر شێوەی ژمارەی دەی. لێرە ئەمن دەبی 18 لەسەر 25 بکەمە ژمارەی دەی. کو دێکەمە ژمارەی دەی؟ 18 دابەشی 25 دەکەم، یان ژێرەی ئەو کەرتەی دەکەمە 100 کە کردمە 100 زۆر ئاسانە بزانم ژمارە دەیەکە دەکات چەند، کەواتە 2 ڕێ هەیە. لێرە ئەمن 18 دابەش 25 ئەمن ئەو ڕێی یەکەم جار بەکاردێنم، ژێرەکەی ئەو کەرتەی دەکەمە 100 جارانی 4 دەکەم، کە
سەرە و ژێرەم جارانی چاری کرد ژێرەکە دەبیتە 100 زۆر ئاسانە ئەو کات سەرش 4 جاران 8 32 4 جاران 1 4 لەگەڵ 3 دەکا 7 واتە کەرتەکە بووە 72 لە 100. ئێستا زۆر ئاسانەوە وەکو ژمارەی دەیی بینووسم کو دەینووسم 72 لە 100 ئەو لا دەیکەمە فاریزە و 72 کەش دەنووسم 72 لە 100 ئەوە بە شێوەی ژمارەی دەیی نووسیم کەرتەکەی 18 لەسەر 25 بەڵام دەتوانم بە شێوەی 18 دابەش 25ش ئەوها یەکسەر دابەشەکەی چاکەم 18 دابەش 25 نابی چونکە 18 گچکەیە سفر و فارزی دادەنێم ئەوجا سفرەچی دادەنێم 180 دابەش 25 دەکاتە 7 7 جاران 5 35 7 جاران 2 4 لەگەڵ 3 دەکا 7 175 لێ بڕوە 5 دەمێنێتەوە سفرەچی زیاد دەکەم 50 دابەش 25 دەکاتە 2 2 جاران 25 دەکا 50 50 50 لێ بڕوە سفر هیچ نەماوە واتە هەمان شتە کەرتەکە هەر دەکاتە 0.72 چ بەو ڕێی بیکەمە ڕێژەی سەدی ئەو جە بیکەمە ژمارەی دەی چ بەو ڕێ یەکسەردا بەشیکەم کەواتە ئەمنە لێرانە دەتوانم بنووسم ئەو کەرتەم چی لێ هات 0.72 ببورن پرسیاری 50 کام لەم دوو نمرانەی نەشمیل بەرزترە ئایا نمرەی بیرکاری یان نمرەی زانست ئەو لێش لە زیادەیە لێرانە کام لەم دوو نمرانەی نەشمیل بەرزترە ئایا نمرەی بیرکاری یان نمرەی زانست دەچمە لای نشمیل ببورن لە بیرکاری نشمیل 21 لەسەر 25 وەرگرتیە لە زانستیش 85 لەسەر 100 وەرگرتیە چونکە 85 لە 100 ئەمن دەبی یەکەچیان بکەمە وەکو ئەوەی دیلێ بکەم ئەو جا بەراورد بکەم واتە ئەمن ڕەنگە ئاسانتر بی نمرەی بیرکاریش بکەمە نمرەی دەی 21 دابەشی 25 بکەم 21 دابەش 25 لێرە چونکە 25 زۆر ئاسانە بیکەمە 100 جارانی چاری دەکەم دابەش ناکەم جارێ بەو ڕێی خوارەکەی بووە 100 سەرش 1 جاران 4 4 2 جاران 4 8 واتە نمرەکەی 84 لە 100 واتە سفر ژمارەی تەواو 84 ئێستا بەراوردی دەکەم لەگەڵ ئەوە نمرەی بیرکاری نەشمیلە بەراوردی دەکەم لەگەڵ نمرەی زانستی نەشمیل کە 85 لە 100 0.85 لە 100 بەراوردی دەکەم لەگەڵ 0.84 لە 100 کامەی زۆرترە نمرەی زانستی زۆرترە لە نمرەی بیرکاری واتە نەشمیل لە زانست زیاتر نمرەی هینایە 85 لە 100 لە بیرکاری 84 لە 100 وەڵامەکە لێرە نمرەی زانستی زۆرترە
نمرەی زانست. ئێستا پرسیاری 51 کام خوێندکار ئەو نمرەی لە بیرکاری دەستی کەوت بەرزترە لەوەی لە زانست هەیەتی. چونکە ناوی برێن زانست هەیەتی وەکەوەی زانست کەسێک بی، ناوی کەسێک بی. لە زانست هەیەتی. کوردێکی زۆر زۆر خراپ نووسرایتەوە ئەو کتێبە. هەموو جارێ دەبێ ئەمن بیگۆڕم هەتا تێبگەم لە مانایەکەی. لێرانە چونکە ئەمن دەبی نمرەی هەموو قوتابیەکان لە بیرکاری بەراورد بکەم لەگەڵ زانست، کەواتە نەدەبووە ئەمن ئەو نمرەی ئێرە بستڕمەوە. لێرە خەسرە و چەندی بەدەستکەت وا بزانم 0.72 بوو. 0.72 لە بیرکاری، نەشمیلیش 0.84 بوو. شیلانیش چونکە 7/25 هەر چەندە ئەگەر هەر یەکسەر چاچی کەم 7/25 حەڤدەکەی جارانی چاری بکەم، خوارش جارانی چاری بکەم دەکا بزانم لە سەدا چەندە. 4 جاران 7 28، 4 جاران 1 4 لەگەڵ 2 6 0.68 شیلان. و دیلان دیسان ئەمن سەرە و ژێرەی ئەو کەرتەی جارانی چاری بکەم بزانم دەکات چەند. ژێرەکە هیچ دەکاتە 100، سەرەکەش دەکاتە 4 جاران 3 12، 4 جاران 2 8 1 0.92. کەواتە دیلان لە بیرکاری 0.92 لە سەدی هینا، لە زانستیش 0.90 هینایە. لە بیرکاری زیاتری هینایە دیلان دەنا ئەوانی دیکە هەموو لە زانست زیاتر نمرەیان هینایە. تەنیا دیلان نەبی لە بیرکاری 92 لە سەد و لە زانست 90 لە سەد. لێرە وەڵامەکە دیلان لە بیرکاری 92 لە سەد. پێداچوونەوە و ئامادەبوون بۆ تەقیقکردنەوە. پرسیاری 52 بنووسە لەسەر شێوەی کرد. زۆر زۆر ئاسانە لەسەر شێوەی کرد. ئەو ژمارە کەردارەی بنووسم، چ دەکەم؟ 2 جاران 4 8 کۆیەک 9 دابەشت و دەبیتە 9 دابەشت و لەسەر شێوەی کرد. پرسیاری 53 بنووسە لەسەر شێوەی ژمارەی دەی 36 دابەش 5 دەکاتە 6 تەواو. 6 جاران 5 30 دەکا 7 تەواو بۆ بورن. 7 جاران 5 35 ئەو جە فاریزەکی دادەنێم 1 دەمینێتەوە 10 دابەش 5 دەکا 2. ژمارە دەیەکە 7 فاریزە 2 لە دەیە. پرسیاری 54 دەبی زۆر ئاسان بی. 79 ژمارەی تەواو واتە فاریزە و 0 و 2 کەمی بکەمەوە لە 2 ژمارەی تەواو دەبی ئەوە زۆر زۆر گرنگە فاریزە لە ژێر فاریزەی لە کاتی کەمکردنەوە و کۆکردنەوە 13 لێرە. ئێستا کەمکردنەوە 2 3 لێ بڕوا نابی، دەبی ئەمن نۆیەکەی خورد کەمەوە، 2کە دەبیتە 12 سفرەکەش دەبیتە 9.
12 3 لێ بڕوا 9 9 سفرەکە بووە 9 9 یەکی لێ بڕوا 8 فاریزەکە دەبی بێتە خوارێ 9 کە خورد کراوە بووە 8 8 دوی لێ بڕوا دەبیتە 6 7ەکەش وەکو خۆی دێتە خوارێ 76 فاریزە 89 ئەگەر بمانەوێت ساخکەینەوە دەتوانین 76 فاریزە 89 کۆبکەمەوە لەگەڵ 2 فاریزە 13 ئەگەر کردیە 79 فاریزە 2 لە سەدا ئەوە ڕاستە. پرسیاری 55ش زۆر ئاسانە 48 تەواو لەگەڵ 541 بەش لە 1000 کۆی دەکەمەوە لەگەڵ 11 چونکە فارزەی لەگەڵ نییە تەنیا 11 و 48 کۆ دەکەمەوە ئەو ژمارانەش وەکو خۆی دێنە خوارێ چونکە 11کە هیچ فاریزەی لەگەڵ نییە ئەگەر بمەوێ فاریزەی لۆدانێم دەتوانم بنووسم 11 0 0 0 ئەوجا کۆکەمەوە ئەو یەکەی کۆکەمەوە لەگەڵ ئەو سفڕی هەر یەک 4 و 0 هەر 4 5 و 0 هەر 5 8 و 1 9 4 و یەکیش 5 کەواتە 59 فاریزە 5 4 1 ناتوانم هەرگیز ژمارەی تەواو کۆبکەمەوە لەگەڵ ژمارەی کرد دەبی ژمارەی تەواو لەگەڵ ژمارەی تەواو. ئامادەبوون پرسیاری 56 ناوەندی نمرەکانی هیوا لە 5 تاقیکردنەوەکانی مێژوو 92 بوو واتە هیوا 5 تاقیکردنەوەی مێژووی کردیە ناوەندی نمرەکانی 92 مادام ناوەندی نمرەکانی 92 واتە ئەمن دەبی بزانم کە ناوەند کو دەردەچی ناوەند ئەوها دەردەچی دەکاتە سەرجەمی نمرەکان دابەشی چەند تاقیکردنەوەی کردێ لێرە 5 تاقیکردنەوەی کردیە کەواتە ناوەندەکە دەکات سەرجەم دابەش 5 ناوەندەکە 92 بوو واتە 92 دەکاتە لێرە ئەم ژمارەکەم هەیە گریمان ناوی سەرجەمەکە دابەشی 5 واتە ژمارەکەم هەیە کە دابەشی 5 دەکەم دەبیتە 92 ئایا ئەو سەرجەمە چەندە بێگومان زۆر ئاسانە ئەو هاوکێشەی ئەمن چاکەم چ دەکەم ئەگەرە من 92 جارانی 5 کرد سەرجەمەکەم لۆ دەردەچی کەواتە سەرجەم دەکاتە 5 جاران 2 10 5 جاران 9 45 یەکیش 46 460 هەموو نمرەکانی هەر 5 جارەی دەبی 460 نمرە بی بابزانم نمرەکانی لە 4 جار لە 4 تاقیکردنەوەی یەکەم نمرەکانی ئەوە بوو 89 100 93 و 90 بە هەمویان کۆکەمەوە بزانم چەندە سەدی کۆکەمەوە لەگەڵ 90 دەبیتە 190 ئەوجا 89 کۆکەمەوە لەگەڵ 93 وەکو ئەوەی وایە 90 کۆکەمەوە لەگەڵ 92 92 دەکاتە 182 ئێستا 190 و 182 کۆکەمەوە بزانم دەکاتە چەند 0 2 2 9 8 17 1 و 1 2 1 3
4 تاقیکردنەوەکە هەمویان بەیەکەوە کردێ 372. 372 ئەمن هەمووی 480ە 372 لێ بڕوە دەزانم جاری پێنجەم چەندی وەرگرتیە. 2 لێ بڕوە 8 شەشەکە بووە 5 15 7 لێ بڕوە دەکا 8 4ەکەش بووە 3 لێ بڕوە 0 کەواتە جاری پێنجەم دەبی 88 وەرگرتبی. 88 بزانم هەیە بەڵێ 88 ڕاستە. خوێندکاری ژیر لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 88. هیوادارم ڕوونکردنەوەکان ڕوونبی و چاوپۆشی بکەن لە کەم و کورتیەکانم لە کاتی دروستکردنی ئەو وانەیە و هەتا وانەی داهاتوو لاپەڕەیەکی نوێ هەر بژین.